سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەزیری داد بە وەکالەت لە پۆستەکەی لادەبات. لە ئەوروپا مشتومڕ لەسەر چارەنووسی پەنابەرانی SD هاتۆتە ئاراوە. شەڕی قورس لە ناوچەی دێرەزۆری سووریا بەردەوامە. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕۆژێن سێشەم و هەینی لە کەناڵی NRT تێوەشاندن بە سڵاو و ڕێزین گەرم. سەرۆک دۆنالد ترامپ وەزیرە داد بە وەکالەت ji karê wê derxist ji ber helwestê wê li dijî fermana serokatiyê ji bo ragirtina vîza Emerîkî ji penaberên çend welatên Musilman ra. Hevdemê ji kar derxistina saliyet bi rêveberiya Trump bi revaniyê ji fermana serokatiyê dike bo ragirtina demî ya wergirtina penaberan ji heft welatên Musilman. ئەم لە سەرکارلادانە پاش ئەوە بوو کە ساڵی یەت لە نامەیەکی زۆر دەگمەندا بە ئاشکرایی دژی بڕیاری سەرۆکایەتی وەستایەوە گوتی بەرگری لەو بڕیارە ناکات بەهۆی ئەوەی کە پێی وایە ئەمە نایاساییە. هەر پاش ئەوە شەوی دووشەممە کۆشکی سپی لە بەیاننامەیەکدا ڕایگەاند وەزیری داد بە وەکالەت ساڵی یەت خیانەتی لە وەزارەتی داد کردووە بەوەی کە ئامادە نییە فەرمانێکی یاسایی جێبەجێ بکات بۆ پاراستنی هاوڵاتیانی ئەمریکا. ئەم هەنگاوەش دەست بەجێ کاردانەوەی بەدوای خۆیدا هێنا. من دەمەوێت چەپڵەبارانی ساڵیەت بکەم کە هەڵوێستی خۆی لەسەر بنچینەی مۆراڵی و پرنسپی یاسایی ڕاگەیاند وەک بەرزترین باری باوی وەزارەتی داد کە دەڵێت ناتوانیت داکۆکی لەم فەرمانانە بکرێت لەو ڕوانگەیەی سەروەری یاسا و مۆراڵ زۆر گرنگترن لە سیاست. سەرۆک ترامپ دەست بەجێ دەینا بنتێتی بۆ پۆستی وەزارەتی داد بە وەکالەت دەستنیشان کرد. دەرکردنی وەزیرێکی دا شتێک نییە کە پێشتر نەبیستە بێت بەڵام لە ڕابردوودا ئەنجامی باشی نەبووە. تەنها ئەو بۆچوونێن لە ناو نارەکانی سەرۆکدا بەهێز کردووە کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دژی یاسایە. خۆپیشاندانەکان و ناڕزایی دەربڕینەکانیش بەرامبەر با بڕیاری سەرۆک ترامپ بۆ ڕێگەگرتن لە پەنابەران و وڵاتیانی حەوت وڵاتی زۆرینە موسڵمان بۆ ناو ئەمریکا بەردەوامە. بۆ یەکەم جار پاش تەواوبوونی تێرمەکەی سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما بەیاننامەیەکی بڵاو کردەوە دەڵێت لە بنچینەوە لەگەڵ بیرۆکەی جیاوازیکردن لە نێوان تاکە کەسەکاندا نیم بەهۆی بڕوای ئاینیان. بەڵام سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داناڵد ترامپ دەڵێت ئەمە هیچ پەیوەندی بە ئاینەوە نییە. ئەمە سەبارەتە بە ئاسایشی ئەمریکا بۆیە زۆربەی ئەمریکایەکان پشتیوانی لە سەرۆک دەکەن چکە دەزانن ئەمە ئەرکی سەرەکی ئەوە ئەرکی ئەوەیە کە وڵات و هاوڵاتیان لە هێرش بپارێزێت. ڕەخنەگران دەڵێن ئەو حەوت وڵاتەی دەستنیشان کراوە ئێران، عێراق، لیبیا، سۆمالیا، سوودان، سووریا و یەمەن هیچیان هاوڵاتیانیان دەستیان نەبووە لە کوشتنی ئەمریکایی لە ناوخاکی ئەمریکادا. شەوی دووشەمە دیموکراتەکانی کۆنگرێس ڕێپێوانێکیان لە واشنگتن دیسی بۆ ناڕزایی دەربڕین ئەنجامدا. ئەمە دەمان خاتە مەترسیەوە چونکە ئەو کەسانە هاندەدات کە خۆبەخۆ کاری تیرۆریستی دەکەن. جگە لە کاردانەوەکانی ناو ئەمریکا چەندین کاردانەوەی جیهانیش هەبووە. پەرلەمانی عێراقی بڕیاری داوا کە بە هەمان شێوە وەڵامی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بدرێتەوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. شەوێدی لە باژارەی گوپەکی کەنەدی بەهیا 6 قوربانیین هێریشا لەسەر مزگەفتێکی هات گێڕان. خوێندکارێکی زانکۆیە کەنەدی فەرەنسی هاتیە گرتن بە گومانە ئەنجامدانەوەی هێریشێ سەرۆکوەزیری کەنەدا جاستن ترودو ئەو هێریش بە کارێک تیرۆریستیدا نیشاندان. دادگەهی ئەو بە ناوێ ئەلێکزاندەر بیسنۆیەت دایە ناسکردن لە بەرەک و لە بیستی ئەو تاوانبارێ 27 ساڵی لە 21 مەهاشباتی بکەفتە پێش دادگەهێ. کاتێک باسکردن دێتە سەر بواری سیاسی و هەروەهاش بەڕێوەبەرایەتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەست دەکرێت کە لێبراڵەکان و کۆنەپارێزان لە دوو دنیای جیاوازدان لە سۆنگەی ڕوانینەکانیانەوە لەسەر دۆسێ جۆرا و جۆرەکان. ئەمەش وەک هەندێک ئاماژەی پێدەکەن هۆکارێکە بۆ دابەشبوونێکی بەرچاوی کۆمەڵگەی ئەمریکا. 45 هەمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داناڵد ترامپ لە ڕۆژی سوێن خواردنەکەەوە سەرڕای ئامادەبوونی ئەوانەی پشتیوانی بوون بەڵام ناڕەزایەتەکانیش واشنگتن و چەندین ویلایەتی گەورەی گرتەوە. ئەم خولی سەرۆکایەتیە زیاتر دابەشبوونی کۆمەلگای تیادەبینگێت. بەڕێوەبەری سنتەری پیۆ بۆ لێکۆڵینەوەی سیاسی کارۆل دارتی بە ژمارە و داتا
ڕێژەی ئەو دابەشبوونە دەخاتە بەرچاو. هەستمان بەوە کرد کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دابەشبوون هەبووە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکاندا لەسەر ڕەفتار و شێوەی ڕوانینیان. ئەم جیاوازیانە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بووە. ئێستاش کۆمەڵگەکەش دابەش بۆ تەنانەت ئەم دوو پارتە هاوکاری دووقۆڵیشان کەم بۆتەوە. خۆشیان ئەمە لە کۆمەڵگەدا دەبینن. بە بەراورد لەگەڵ ڕابردوودا ڕێژەکە بە لە 6% زیادی کردووە. هەروەها خەڵک چاوەڕوان دەکات بە ڕێژەی لە 70% ئەم دابەشبوونە بۆ داهاتوو درێژە بکێشێت. خۆپیشاندان و چالاکی سیاسی و داتاکانی سنتەری پرۆ شاهدی ئەو ئەدەن کە توێژی گەن چەند کاران نێوزانکۆی جۆرج تاونیش بۆ کۆر و کۆبوونەوەی و چالاکی سیاسی جمەی دەهات. پرۆفیسۆر هانس نۆڵ لە چاوی خوێندکارەکانیەوە لە چۆنێتی ئەو دابەشبوونە دەڕوانێت. ئێستا دابەشبوونێکی سیاسی گەورە لە کۆمەڵدا دەبینین کە ئەمەش کاریگەری هەبووە بەسەر خوێندکارەکانمانەوە. ناوچەی واشنگتن کە بە شوێنی هەواداران دیموکراتەکان بەناوبانگە ئایا لە هەر بڕیارێک کە بەدڵی ئەو پارتە و خەڵکە ناڕازیەکە نەبێت ئایا شەقام دەجوڵێنێت ئایا ئەو ڕەوشە تا چەند کاریگەری دەبێت بۆ بەڕێوەچوونی کارەکانی ئیداری نوێ. دیموکراتەکان لە ئێستادا لە خەوی هەڵبژاردن هەستاون زیاتر چالاکن و خەریکی خۆڕێخستنن تا ئەو کاتەی دەگەنە خوڵی هەڵبژاردننی بەشێکی سیناتۆرەکان لە 2010دا. لە ئێستادا لە نێو خەڵکی ئەمریکا بۆ چوونێک زۆر باوە کە دەیتە سەرباسی سەرۆکی نوێ یان زۆر بەباشی لێ دەڕوانن یاخود زۆر بەخراپی بێ ئەوەی چاوەڕوان بن بەرنامەی سەرۆکی نوێ لەکوێدا پەیمانەکانی هەڵبژاردن جێبەجێ دەکات و لەکوێشدا دەیەوێ هەموو ئەمریکیەکان لە خۆی ڕازی بکات. من پێم وایە ئەوەی کە ترامپ دەیڵێ و دەیکات و تاوەکو ئێستاش کردوێتی گەمەی سیاسی لە نێو ئەو کەلێنەدا دەکات کە لە نێوان هەردوو پارتەکەدایە هەوڵ دەدات پێگەی خۆی پتە بکات هەوڵ نادات پردێک دروست بکات لە نێوان دوولایەنەکەدا هەندێکی زۆر بەو شێوە یاریکردنەی دۆناڵد ترامپ دڵخۆشن هەر ئەوەشیان لە ترامپ دەوێت. زۆرێک لە ئەندامانی کۆنگرێس هەندراون کە هەڵسوکەوت بە شێوەیەکی زیاتر ئایدۆلۆژیانە بکەن بە تایبەتی بەهۆی کاریگەری ئەو هاوڵاتیانی دەنجیان پێداون یان کۆمەکیان کردوون ئەوەش دەبێتە فشار بەسەر هەردوو لایەنەکەوە کە نەتوانن پێکەوە کار بکەن. لە دنیای سیاستدا پارتەکان لە هەوڵی ئەوەدان کۆمەلگا بەسەر خۆیاندا دابش بکەن ئەوە سروشتی کاری حیزبایەتیە بەڵام ڕەنگە کە دابشبوونەکە نێو کۆمەلگای گرتەوە مەترسیدار بێت. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن. سەرۆک داناڵد ترامپ ژمارەیە بڕیاری سەرۆکایەتی مۆر کردووە کە پەیوەندیان بە دۆسەی پەنابەرانەوە هەیە و ئەم بڕیارانەش لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەوەییش کاردانەوەی نەرێنی هەبوون. شۆڕش سوورمەیە ڕۆژنامەوان و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە کاک شۆڕش سپاس بۆ ئامادەبوونت پرسیاری یەکەمیشم ئەوەیە ئەم بڕیارەی سەرۆک ترامپ چەندێک و چ جۆرە کاریگەریەکیشی دەبێت بەسەر هێڵەگەشتیەکانی پەیوەندی نێوان واشنگتن و جیهانی ئیسلامیەوە. بەڵێ سپاس کاک بڵێن بە بۆچوونی من ئەو بڕیارەی سەرۆک ترامپ بڕیارێکی نابەزەیە و تەنیا خزمەت بە ئیسلامە توندڕەوەکان دەکات واز بزانم من لە متاکد من لەوەی کە لە گەڵاڵەکردنی ئەم بڕیارە کەسانێکی وەک ستێفەن بانۆن بەدواوە بن چونکە ئێمە ئازانین لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنیش ئەو یەکێک وەک لە ئەندامانی کۆمیتەی هەڵبژاردن بوو بۆیە من پێم وایە سەرۆک ترامپ ئەبێ بە ئەو سیاستەی کە گرتوێتە بەر پێدا بچێتەوە چونکە باز دەزانێت کە ئەم سەرەتا بێتە هۆی تێکدانی یەکێتی ناوخۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵێ کاک شۆڕش 8 ساڵ لەمەوە بەر سەرۆک ئۆباما لە قاهرە سەنگی خستە سەر ئەوەی کە پشتیوانی ئیسلامە میانڕەوەکان بەدەستبێنێ لە ئێستادا میانڕەوانی ئیسلامی چەندە تێگەیشتنیان هەیە بۆ ئەوەی کە ئەم بڕیارانەی سەرۆک ترامپ بڕیارن دژی تێرۆر نەک دژی ئاین. بەڵێ ڕاستە لە 2009 سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما کە لە دانیشگای ئەزهەر و دانیشگای قاهیرە زۆر بەڕاشکاوەیی باسی لەو پەیوەندیە کرد کە لە نێوان ئەمریکا و جیهانی ئیسلامیدان و وتیشی ئەمە بێ هەوڵ بدەین ئەو پەیوەندی نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و جیهانی ئیسلامی بەهێزتر بکەین بەڵام هەمان کاتیشە باسی لەوە کرد کە کارەساتەکەی 11 سپتێمبەر ئەو کارەساتە بوو کە لەلایەن
دەسەڵاتەکانی ئیسلامی و ڕوویدا بۆەوەی ئەو پەیوەندیە تێکدەن بەڕای من ئەو بڕیارەی سەرۆک ترامپ ئەبێتە بەهێزکردن و هەروە بێ هیواکردنی ناڕەوەکانی جیهانی ئیسلامی و وڵاتانی عەرەبی. لە ئەوروپادا ئەم بڕیارانەی سەرۆک ترامپ چ جۆرە ڕنگدانەوەیەکیە پێت وایە زەمینەیە بڕەخسێنەیە دەرفەتێک بدا کە لە ئەوروپاشدا بڕیاری هاوشێوە بدرێ؟ نەخێر کاک بڵێن یەکێتی ئەوروپا زۆر نیگەرانە دوێنێ بە زمانی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای یەکێتی ئەوروپا ژان کلۆد یونکەر کە باسی لەوە کرد وتی ئێمە دژی هەموو جیاکاریەکی ڕەگەزی و ئاینین و ئێمە بێ هەوڵی ئەوە بدەین پێکەوە ژیان دابین بکەین بە ئاشتیانە بۆیە من لەو باوەڕەدام کە ئەو بڕیارەی سەرۆک ترامپ لە ئەوروپا جێبەجێ ناکرێ و لە نەکتەنیا لە وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەندام لە یەکێتی ئەوروپا بەڵکو لە بەریتانیاش کە لە یەکێتی ئەوروپا نەماوە بەڵام نیگەرانی خۆیان دەربڕی بەرامبەر بەو بڕیارەی سەرۆک ترامپ و هەر لە دوو ڕۆژ زیاتر لە ملیۆنێک و نیو واژەیان کۆکردەوە بۆ ئەو سەردانەی کە سەرۆک ترامپ ئاوێ بیکات بۆ بەریتانیا ئەمەش خۆی لە خۆیدا ئەوە ئاگەیەنێ کە ئەو پەیوەندیە مێژوەی هەبوو هەیە لە نێوان وڵاتانی یەکگرتووی ئەمریکا و بەریتانیا شکستی دەکرێت. بەڵێ کاک شۆڕژ بەڕای جەنابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم جۆرە بڕیارانە بە تایبەتیش ئەم بڕیارانەی سەرۆک ترامپ چ جۆرە کاریگەریەشی دەبێ بەسەر پرۆسەی فەرمانڕەوایەتیکردن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هەروەها بەسەر پرۆسەی دیموکراسیشەوە؟ بێشک کاریگەریەکی زۆر نەرێنی ئەبێ کاک بڵێن چونکە ئێمە زۆر باشدانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرەها کێشەی هەیە ئێستا بوونی بڕیارێکی لەم جۆرە دوورخستنەوەیە لە پرۆسەی ئاشتی و هەروەها زمینە خۆشکردنە بۆ ئەوانەی کە ئەیانەوێن زیاتر خۆیان بسەپێن بەسەر گەلەکانیان و سیستەمی دیموکراسی دوورخەنەوە لە وڵاتەکانیان. پێت وایە ئەم بڕیارانە کاریگەری هەبێت لەسەر پەیوەندی ئەوروپا و ئەمریکا؟ بەڵای من ئەو پەیوەندی ئەو کاریگەریەی نابێت بە جۆرێکە پەیوەندیەکان بپەسرێن بەڵام لە هەمان کاتیش ئەو بڕیاری سەرۆک ترامپ بێشک بڕیارێکە کە کاریگەری هەیە نەکتەنیا لە ڕووی سیاسیەوە بەڵکو زیاتر لە ڕووی ئابوووریەوە بەسەر وڵاتانی ئەندام لێشتەوە. کاک شۆڕژ زۆر سپاست دەکەم. سپاس بۆ ئێوە. پارلەمانتاری HDP یە بانگۆلی و جێگری سەرۆکی گروپە HDP ئیدریس باڵوکەند ڕوونشتنە یەکەیە دۆزاوک و ژێڕەهاتی گرتندا سەربەست هات بەردان. باڵوکەند چاری مژدارێدا هاتە گرتن دۆزا باڵوکەند لە ئامەدێ هاتە دیتن ئەو بە پێشوازیە هەواڵ و هۆگرێن خوۆش جێگرتیگەهێ دەرکەت وی باڵکشان سەر ڕەوشە گران یا گرتیگەهێ گوت هیڤیامە ئەوە هەواڵین مە سربەست بن بەردان جیهێوان پارلەمانتۆیە نەزیندان ئەم چار مەهان زیدەتر دێ شەرتی تەجریدێ دەمان تەجرید دژی مرۆڤانیەیە ئەم نوێنەرین ملیۆنە خەڵکێنە لێ هەمتێنە ئەشکەنجەدان. لەشکری تورکیا دەڵێ فڕۆکە جەنگیەکانی 24 مۆڵگەی دەوڵەتی ئیسلامی بردومان کردووە لە ناو سووریادا. کاربەدەستانی لەشکری تورکیا دەڵێن شوێنەکانی مانەوە و تۆنەلەکانی داعش بەکاری دەێنێت لە ناوچەی ئەلباب لە سووریا بردومان کراون و دەشڵێن بەلانی کەم 30 تێرۆریست لەو هێرشە ئاسمانیانەدا کوژراون.
و میدیایە لەشکری سووری ڤیددیو وەشاندنە خۆیان دکن شەڕینگران لە دێرزوور ڕۆژهڵاتە سووری قومینە ڤیددیو شەڕین سەربازین حکومەتی دگەل ملیتانین کۆمەڵا دەولەتە ئیسلامی داعش نیشان دەدەن پشتی هێریشن فڕۆکان لەسەر بنگەهین داعش ئاژانسا سانە یا دەولەتی ڕاگەهاند کو یەکەین حکومەتی و هێزین پشتەوان داعشکردنە ئارمانج لە باشوورە باجار و ژمارەکە ئۆتۆمبیلن وان وێرانکردنە. هاوپەیمانەتی نێونەتەوەیی بە سەرکردایەتی ئەمریکا بۆ یەکەمین جارە ماشێنی زرێپۆش وەک کۆمەکی لەشکری بدات بە هاوپەیمانەکانی لە سووریادا. تەڵال سلۆ دەمڕاستی هێزەکانی سووریای دیموکرات دەڵێت 4-5 ڕۆژ لەمەوبەر زرێپۆشەکان گەیشتونەتە دەست هێزەکانیان کە یەپەگە بەشێکی سەرەکیە لەم هێزانە و دەشڵێت ئەمەش یەکەمین جارە لە وەتای سەرۆک داناڵد ترامپ پۆستی سەرۆکایەتی ئەمریکای وەرگرتووە کۆمەکە لەشکریەکان بەم شێوەیە فراوان بکرێن. ساڵح موسلم هاوسەرۆکی پەیەدە لە دیمانەیەکی تایبەتدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکادا دەڵێت بەشداری پێنەکردنی بەڕێوەبەرایەتی خۆیی لە سووریادا لەو توێژە ئاشتیانەکەی ئەستانەدا لەبەر دانەواندنێکی مۆسکۆ بووە بۆ داوای ئانکەرە و دەشڵێت دواتر رووسیا هەڵوێستی خۆی چاک کردەوە لە کۆبوونەوەکەی مۆسکۆدا. ساڵح موسلم ئاماژەش بەوە دەکات هێشتا پشتیوانی لە سیستمی فێدراڵی لە سووریادا نەبۆتە بەشێک لە سیاسەتی دەرەوەیی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. حەلەبوو گرتنەوەی ji aliyê hêzên hikûmeta Sûriya û hevalbendên wê hevsengiya siyasî û leşkerî di navbera aliyên şerkerên Sûriya guhart. Rûsya ewa rêberetiya bizavên Esetana dikir, dixwast şandê rêveberiya Xûser tevlî civînan bibit. Lê bandora Tirkiye ji xwastên Rûsya bihêztir bû, wekû hevserokê PYD Salih Muslim di hevpeyvînekê da digel Mehmûd Balî peyamnêrê dengê Amerîka dibêjit. Rûsya dixwast ku em li Esetana amade bibin, hazir bibin. Ama tabii siyaseteke Tirkan he siyaseteke ne cîdê jî em cî de nabînin. Darim bi kera dibêjin yan em yan ew. Ji ber vî hewî yani astengî derxistin. Hevserokê PYD piştrast dikir bi xwendina rêveberiya Xûser bû civîna Moskû, zelatkirina helwîstê Rûsyayê hember Kurdên Sûriye piştî li Esetana berdanan hember helwîstê Tirkiye li ser tevlîbûna PYD û rêveberiya Xûser kirbû. Rusya jî tenazül kir. Ji bo wê tenazulê îsbat jî bike ku li wir tenazül kirî hema li vê derê jî kane yani hîn siyaseta xalhamberî Kurdan ne wek Tirkiye ew va civînê Moskû çêbû. Digel bi dawî hatina civîna du rojan li Esetana Rûsya bernivîsa destûrekê bû Sûriya paşerûjê belav kir ku daxwaza welatekî demokrat û piralî dikit û têda mafên candiyên Kurda parastî bin lê proja rêveberiya Xûser pêkînana sîstemê federaliye li Sûriye ku heta niha çi aliyekî navxwî derve pê qayîl nebûye. Armancê me wek partiyeke di nêv Êxweserê Demokratîk de di nêv Temê de tevdemê me xwestekê me hawekî dîrin ê me projake federalî heye. Va federalî jî hatê biryardana. Ji ber wî hewî yani taytêlê hevda nabe. Ne tiştek ku em dixwazin têde tinana û proje me jî meclisekê biryar daye. Yani pêkhatiyan giştî ji xwe re munasib diye. Îca em yani ne wek hevdona. Dikê ku da herê jî nizanim hetanê vay ku bûyî jî dayê jî ê ku Rûsan dayê jî rejîmê jî qebûl nekirî. Notê xwe yani tiştê ku dragihandinê de derketî ew jî gelek tiştan jê qebûl nakin. Lê tiştekê em erî ser nîqaş bike. Tevî piştevaniya leşkerî ya Amerîka bû hêzên Hesedê ku hêza YPG û YPJ beşa mezina wê ye lê têkeliyên siyasî û pesendkirina proja rêveberiya Xûser ji ber bandora siyaseta welatên herêmê keftiye ber astengan lê divê xebat bû bêtekirin wekû hevserokê PYD dibêjit. Hîn va pêşketinê diwarê leşkerî de negîştine warê siyasî. Ema xebatek ji li hember vî hewî tê kirine. Ew şandê ku çûyî ne ji bo vekirinê bûra tenê bû yani vekirinê ew jî yek jî bû. Ema wekî din hevdîtin hene. Hevdîtinê ê bi tevî ku ne di astekî resmî de û di ew de bin lê berpirsiyarê wan hene, ê Wezaretê Karê Derve hene, ê Kongres hene, ê senatoran hene. Hevdîtin gelekî çê dibine.
ئەگەر پرۆژە سیستەمێ فدرال لە سووریا قبولی پێ نەیەتەکردن سووریا کا دیموکرات و پرئالی وێ چێ ببێت بەلکی ناو وەک فیدرالی هەنا قبول ناکەن لە هەمان مەسەلێ گشتکە قبول دەکەن کە سووریا بە ناگەڕێ وەک بەرە ناوێ هەف سەرۆکێ پەیەدێ دەبێژتن سووریا وەکو بەرێ ناڤەگەرتەبە و سیستەمێ فدرال قبولی پێ نەئێتەکردن ئەرێ سووریا بەرەو کیڤەوەی بچێت چارەسەری بێگومان هەن هەر کەس دەبێژێ لەبنە سووری بخوا خەلەف دەبکەن بەس پرسکرێک نادوەردێ پرسکرێک کەنەکانە بە سووری ناژی لە پرۆژێ دەربەدمەشینە صالح مسلم باور دکت چارەسەریya pirsa Sûriya divê di nav Sûriya de bit û hemû aliyên hevrikên Sûriya bû deverên kontrola rêveberiya Xweser daxwaz kir bû pêkînana danûstandinên çareseriyê dor li bandora welatên biyanî. Xalid Fetah, Dengê Amerîka. سەرۆکوەزیری ئیسرائیل ناڕۆزایی دەربڕیوە بەرامبەر تاقیکردنەوە موشەکیەکەی ڕۆژی دووشەمەی کۆماری ئیسلامی ئێران. بەنیامین نەتەنیاهۆ دەڵێت سەبارەت بەم تاقیکردنەوە موشەکیە داوا لە داناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەکا تا سزا بسەپێنێتە سەر ئێران و لە ڕاگەیاندنەکەشیدا ڕێکەوتنە ناوچەکەی ئێرانی بە ڕێکەوتنێکی شکست خواردوو ناودێر کردووە. پەیمانیشی داوە هاوکاتی کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکی ئەمریکادا چارەسەرێک بۆ ئەو ڕێکەوتنەش باس بکات. وها بڕیارە نەتەنیاهۆ و ترامپ ڕۆژی 15 مانگی دوو لە واشنگتن کۆ ببنەوە. هون ji bo nûçe pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerê ne nûçeyên giring ji bo we dişopînin bi YouTube û Facebook û Twitter'a xwe ya Kirmancî û Soranî. Bernamên siyasî, hunerî û ronakbîrî bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televizyûn û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin. Hemî platformên mîdyayî pişka Kurdiya dengê Amerîka di xizmeta we dane we ciyek rast hilbijartiye. دەنگی ئەمریکا ژێدەرە هەری باوەڕ پێکری. لە ئەوروپا جوداهی پەیدابوونە لە سەرپاشە ڕۆژە پەنابەرین ئێزدی پورتوگال ئامادەبوونە خوا دیارکریە ji bo وەرگرتنە بێسەدان ji nav 2500 پەنابەرین ئێزدی lê Yunanistanê ku dibêjin wana pêtîvî bi parastinê heye lê Athîna ew daxwaz red kiriye ji tirsa ku welatên dî penaberan li ser binemayên olî wergirin. Di sala 2014 da Riyad Sala digel hezaran êzidiyên din reviya demê Daişê kontrol li ser warê wan li Bakurê Iraqê kir. 2500 êzidî niha li Yunanistanê mayne. Piraniya wan ji koçberên din cuda li kempên cihê cihê dijîn. Salo dibêje niha jî ew hêş armancin. Her rûj şere ji Efganistanê, Pakistanê, Sûriyê, Iraqê misilman tên û dijî êzidiyan şer dikin. Rêxistiya Dewleta İslamî bi hezaran Yezidî kuştin û jinên wan bi zorî kirin kûleyên seksî. Netewên yekbûyî ev hind wek genocide danasîn. Portugal biryarda çend sed penaberên êzidî li Yunanistanê wergirît lê Athîna ev çende qebûl nekir. Hikûmet nikare li serbigehên nijadî ferq û cudahiyan bike. Em bi dilekî xemgîn serpêhatiyên êzidiyan dibînin. Lê ji bo hikûmeta Yunanistanê û Komîsyona Ewropa û Civata Ewropî cudatîkirin şermizarî ye. Ana Gomes, endama Parlemana Ewropî ya Portugal, ku pêşengiya hewlên welatê xwe bû cehkirina êzidiyan kir, dibêje xemên Yunanistanê nerawan e. Ev kes bûne qurbaniyên cudabiriya nerînî li pirsa akînçî bûna wan di welatê Ewropî de. Li şuna ku bi awayekî baş berexwe bidine wan, ji ber kiryaret xirab û nexweşiyê bi serê wan hatîn. Rêxistina Aymar International alîkariya hezaran penaberan li seranserê Iraqê dike. Gelek ji wan êzidî ne. Damezrênera rêxistinê qanûndanera Brîtanî Emma Nicholson dibêje êzidî hêja pejrandineka taybetin. Ev fitir ji hemiya pêdiviya alîkariye ne ji ber ku ev yêdbûyîna armanca genosidê. Êzidî nikarin dervê û lêxwe jiyana hevjîniyê pêk bînin. Ev jî xeteriyê zêde dike ji ber ku hemî li warê xwe hatine dûrxistin. Jimara kesên dikarî jiyana hevjîniyê digel pêkbînê gelek hem dibe. Herçend civata êzidî kemtir dibe, dîtina kesekî bixwazî jiyana hevjîniyê digel pêkbînî zehmettir dibe. Ewropa hêj pirsgirêka wergirtina êzidiyan heye. Di heman dem de bernama cihkirina Yekîtiya Ewropî hatiye ragirtin û Yunanistanê têkuşîn hene 60,000 penaberan xwedan bike.
و دامەزرێنەری ڕێخستیا خێرخوازیە بناوێ All Things Possible ڤیکتۆر مارکس دەبێژە ڕێخستیاوی لە هەرێما کوردستانە عێراقی ئالیکاریە قوربانیên داعش دکە و دخوازە جیهان ئاگاداری دەردێوان بە وی داکیمنتەریەک لەسەر دەردێ خەڵکی شنگالی ژی ساز کردیە. We knew that if we didn't capture this in a documentary form, مەدزانی ئەگەر ئەم دەردێوان کەسان دە دوکومنتەرێکیدا تومار نەکین نەبەس ji ئەمریکیان ڕە بەلکو ji تەڤایە جیهانێرە ئەو vê derdî tênagihîn çunku dema em çûn wê derê em şok bûyn. Hûn dizanin ne hemû cara mîdya trajediya bi şêweyekî rast û durist rûmal dike. Lewan medîd giring e vê dokumenterê durustkeyn û nîşa cîhanê bidin ka derdê êzidî tê rabûrîn û niha dibînin çawaye. Filmî nav û dengiyek baş wergirtiye. the Yazidis had been through and are currently going through, and it's been very widely received. Mr. Marks, I learned that you... Briz Marks, min zanî tu bixwe qurbaniyetun du tîjiyê bûyî li demê zarokaniya xwe? Yes. Is that the reason that erê ev ve sedeme ku tu biçî herêmeka xetera weka Iraqê de alîkariya wan zarokan bikî rastî zêdegaviyan bûne da ji wê jiyana nexweş derbas bin? I would say it's definitely one of the motivating factors. Ez bêjim ew yek ji fakterên hander bû. Ez hez dikim xudê mezin alîkariya min bû heta ez bikarim alîkariya xelkê bikim. Ez ji zêdegavî û eşkenceyê rizgar bûm. Dema ez 5 salî bûm û ez ji mirinê rizgar bûm ez tê digihim ka çawa me jiyê mirovî dubeş dibe di serederiya gel derdên wesa. Dema tu zarok çünkî nikarî kontrol bikî û her wesa ez dizanim karîgeriya tirs û lerzê çawaye ya dibêjinê xemûkiya piştî trajîdiyê û sehmê. Wê karîgerî li ser jiyana wî kesî heye nebes li zarokîniyê belkû dema mezin bît. Karîgerî li ser peywendiyên wî kesî reftarê xirab, torrebûn û bêhîvî bûne. Beyond that mission which is helbet ew erkek gelek pîroza lê ji bilî wê xelkî hewceyî bi çi heye? One thing that people need most Tiştê ku pitir xelk hewcedar bi taybet di kampan da ew e bizanin cîhanê ew ji bîr nekirine. Ev e gelek giring e çunku ew hat nevederkirin. Ya divê wan divêt bizanin ku hewlên cidî û xurt hene bû nehêlana Daişê bû rawestandina wan. Li bîra min e xanimeka 14 salî Daişê girt bû û geldeka xwe bû di xîvetekê da. Min pirsa halê wê kir wê got dengê teqeyê bi şevê tê ez ditirsim û vegerin û min bibem ve. Ji ber hindê me duayek hevbeş bi navê gurg û berix darişt û digel mûzîka Kurdî. Her zarokek dikare bixwîne û alîkariya nehişna tirsa wan dike û huviyet êxe dilê wan. for hope and to be able to calm their hearts down with anxiety. And that's why you... Ji ber hindê we divêt herêma karê rêxistiya xwe All Things Possible berfireh bikin? Yes, sir. We're extending our reach. Belê em herêmên karkirina rêxistina xwe fireh dikin û fîsa xwe li herêma Kurdistanê û yekî li welatekî din vedikin heta pitir karîger bîn û bikarîn hêviyan vegerînîn û çareseriya derûniya wan keza bikîn yên ku pêdivî pê heye. û heta pêk înana tîman bû alîkariya avedankirin û vegerandina êzidiyan bû warên wan. û her wisa Kristyan û Musulmanên rastî derdeseriyê bûyn divê em li wir bîn heta guhertinê bikîn. We really want to be there to help make a difference. And the KRG officials. Başa karbidest li herêma Kurdistanê alîkariya we dikin di damezrandina ofîsan de? We've really had good response from the Barzani Foundation. Me bersivek erênî hebû ji dezgeha Barzanî û dezgehên diyên nehikûmî û bêguman ji xelkê û hezawan çunku em gotina xwe dikin kiryar. Me xanimel kempekê dît la şêwê şewtî bû. Babê wê got niştergerî jê radivêt û parekê zor mew daxwal ser medya civakî dana. Xelkê bêşûbar dan. Rûja pêra em çûn û me pare dayê. Babê wê got şivêdî ew nenivistiye. Ya ji min ve ji ber êşa xwe. Lê wî got nexêr tim dipirsî ka hûn dê bên û sûza xwe bicibînin yan na. Çunku gelek rêxistin diçin nav wan û wêneyan digirin û sûza didin û navegerin. Ev xwe derdekdiyê zêde ye. سەرنجشان ڕادەکێشین کە درێژەی ئەم دیمانەیە لەگەڵ ڤیکتۆر مارکس درێژەی هەیە و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و هەروەها لە ماڵپەڕەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا بڵاو دەکرێنەوە. دەخیل چیتری زیاتر باس کرد؟ بەڵێ نوێی بەحسی کارێن خوا کرد کارێن ڕێخستیا خوا کرد و نەها بنگەه لە هەرێما کوردستانی دانێ و دەبێن لە جیێندیژی دابرێنش بۆ بەرفراکردنا کارێوان ئەو ژیب تایبەتە بە مەسەلا ئالیکاریە خانمێن
و دەشت داعش هاتی نەگرتون ڕزگارکردن هەلبەتە و چاوا ئەو دەردێکی دەرونی خراپ دەبۆرن وان دەبێ ئالیکاریەوان کەسا بکەن ئەنزە هەتا چەند دەبێ ڕێخستی دەنگ هەیە یان کاریگەری هەیە لێ تو زانی ڕێخستین دچن هەرێمێت بۆ بمەستی گەلەکن گەلە جاری کاریوانژی نەدیارن هینەکان زۆرێکی ژیانی لە پسپۆڕەکان ئەمە زۆر بە گرنگ دەزانین ئەو چارەسەر تا ڕۆژی هەینی داهاتوو و بەرنامەیەکی نوێی کورد کۆنێکشن هەر شاد خدا حافظ.